قسەوتن، هەڕەشەکردن، ڕەخنەگرتن، هەڵبردنە سەر شەقام بووەتە کەسابەتێ، بووەتە کەسابەتێ. زۆر مامی لەسەر شەقامەکان بۆ ئەوە بوو کە ئاسایش بیگرێ، دۆکۆمنت بداتە هەندێک ڕێکخراو بۆی ڕایکێشن بۆ دەرەوە. چەند کەسی چۆتە دەرەوە لەوانەی لە ساڵانی پێشوو لەسەر شەقامەکان بوون، وانە؟ پێم خۆشە یانێ و حەقیقەتە بزانرێت چەند کەس بە ناوی دەنگی ناڕازیەوە ئێستا لە ئەوروپا و لە شوێنەکان داوای لوچووی کردووە. ئێمە بەڕاستی نازانم هەندێک سەرکردەی و لایەنانە بینین بە شەو هەندێک خەڵکە چن بۆ لایەن، جێی تەعەجوبە، ئەوەیە وانە؟ تۆ مەسەلەن کەناڵێ تۆ اتهامەکە بە مەسەلەن لەگەڵ تۆ توندە، بەس لەگەڵ لایەنێکی دەسەڵاتان نەرمە، هەر لە هەواڵوینەکەی مراعاتیەوە کا، بەڵام مراعاتی لایەنێکی ڕەفیقی خۆی ئۆپۆزیسیۆن ناکە، نەک مراعات شتی بڵێن حەقایقی لەسەر بڵاو نەکاتەوە، درۆی لەسەرەکە. درۆیەکێ لەو درۆیانەی کە من خاوەنی کەناڵەکەم ئاگدار کردەوە شەوانە، ئەویشەوەیە کە بڵێ ئێران هاتووە دوو کورسی بۆ کۆمەڵ زەمان کردووە لەگەڵ یەکێتی نیشتمان. هەندێک کەس دوور لە هەندێک مەبادێ لە هەڵمەتی هەڵبژاردنا پەنا بۆ زۆر شتە بە دوایی ئەسەڵەن لە هەڵمەتی هەڵبژاردنا چی نەبێ پێتەکە، دوایی سێن هەمەی سێ لاپەڕی خورشیدیت بۆ نووسێ و داوای دۆستایەتی لێکە، دۆستایەتی وا کرێ، ئەوەش کە شوفشی خۆپیشینەوە ینی هەڵبژاردنە.